لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا دريجي باسا كمان لسر فرموديش شمل رياض الصالحين أربعين نووي عفوا جيشتنا بشي سيم لفرمودي بيغمبري خوا عليه الصلاة والسلام كذا فرمي إن الحلال بين وإن الحرام بين وبينهما أمور مشتبهات لا يعلمهن كثير من الناس. أو إن شاء الله بحول قوة إخوة لخزمت أو بشي دادبين فرمودك دفرمي وبينهما أمور مشتبهات لنيوان حلال وحرام ده هنديك شتي زي شبهة زي قمانة يعني صاغ نبوتو نبلاي حلالي ده بتواوتي ديار به بيوستي باجتهاد وبيوستي بنظري شي قول دور بيتماشيكي نبلاي حرامي ده لوني وندي ما وتو تشبيهني بكو أصحاب الأعرافي ألوين درقيت راوستا ولا نيوان هردوشيان بلام خوي لنتيجة شون أصحاب الأعراف آخيري بلاي بهشتيان دا دشتين و دسنيون دري خواي قورا عفيان دكاتن دبي أو شبهيا لوني وندي دا نميني توا دبي يكلابيتو بلاي أشي دا بيخي بلام چه بلاي أشي دا دخا دين السري إن شاء الله يعني بتسوار خالا أهلي خوي چونکە پێغەمبەریش عليه الصلاة والسلام إشارة پێ کردووە دەفەرمێ لا يعلمهن كثير من الناس مانای چییە؟ نەیفەرمووە لا يعلمهن الناس خەڵک نایزانێ دەفەرمێ لا يعلمهن كثير من الناس يعني وكثير يعلمهن زۆرێک لە خەڵکی نازانن ئەو شوبهاتانە حکمەکەی بەلای حەڵاڵدا بشتێنیان بەلای حەرامدا بەڵام زۆرێکیش دەیزانن جا ئەوەی کە دەیزانن چێن دين السر إن شاء الله. دفرمي فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه. أوي خول الشبهات بباريزيت انتايك لا عندكاتوا هم استوباتشي كردو بولاي خوا استوباتشي كردو بولاي خوا كذا فرمي فقد استبرأ لدينه وعرضه كدينك بيوست بخوا استوباتشي كبيوست إنسان خۆ بپارێزیتن لەو شتانێک کە شوبهەیان تێدان بۆی کە لە ڕۆژی دوای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا محاسبە و لێپرسینەوەی توندی لەگەڵ نەکا وعرضه عرضەکە پەیوەستە بە خەڵکی کو یعنی شتێک مەکە کە جێی شوبهە بێ خەڵق قسەت لەسەر بکات خەڵق قسەت لەسەر بکات چونکە هەندێک شت هەیە تۆ دەبینێت کە ئینسانێکی ملتەزیمی موسڵمانێکی مەچوو لە پێش بۆ نمونە شوێنێکی بلیاردە شوێنێکە مەشروب فرۆشێکە شوێنێکی ئیشی خراپی تێدا دەگرێت پەرژینێکی قایم بێتن مەچوو لەوێن پێش دەرکێکە ڕاوەستی خەرجی تەلەفۆن و تەلەفۆن کاریبی خەڵک بتبینیتن عوزرانت بۆ ناینیتەوە باست دەکات لبرو دەفەرمێ ئەو شوێنانەی کە شوبهەنیان ئەو شتانەی کە شوبهەن ئینسان خۆیان لێ بپارێزی فقد استبرأ لدينه وعرضه ئەوجا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نمونەی هێناوتەوە طبعا نمونە برا بە ڕێزەکانی خۆم زۆر گرینگە قورئانیش اهتمامی زۆری پێداوە بە ئەمثال و بەوانە ئەمثال یعنی تەشبیهکردنی حاڵێک بە حاڵێک يعني زۆر گرینگە چکو ئەوەندەی کە ئینسان بەو تەشبیهاتانە زەینی دەڕوات و ئیستیفادەی لە بابەتەکان دەکاتن کەمتر وایە ڕاستە خۆک ئاوە ئیستیفادەی لێ بکات لەبەرەوەش تەماشا قورئان پڕە لەو نمونانە لێرەش ئەو نمونە زۆر مهمە لەو بابەتەی دەفەرمێ ومن وقع في الشبهات وقع في الحرام كراعي يرعى حول الحمى تشبيه إنسان كان كردو كخو نابارزن لشبهات يعني لشبهة
ئەو شتێک کە شوبهەیە دەفەرمێ نمونەی وەکو ئەو شوانەی وایە کە ڕاعی یەڕعا حەول الحیما، یعنی پارچە گەنمێکە، ئەو پارچە گەنمە شوانێک مەڕوو ماڵاتەکەی لە دەوروبەری ئەو پارچە گەنمەی بلەوەڕێنیتن. کاتێک کە ئەو پارچە شوانە مەسەلەن ئاگای لێ نامینی خەوی لێ دەکەویتن، دەفەرمێ چی؟ دەفەرمێ یوشیک ئەن یەقع فی، ئەو مێگەلە دێتە ناو ئەو گەنمەی زەڕێ دەکاتن. بۆی کە ئەو مێگەلە نێتە ناو ئەو پارچە گەنمەیان ئەو شوێنەی کە پەرژین کراوە، زەڕێنەکە باشتر وایە چێ لە دووری ئەو شوێنەی کە گەنمە یان جۆیە یان هەر شتێکی دیکەیە کە ناکرێت زەڕی تێدا بکرێت، کابرا لە دوورەوە بە حیوانەکەی خۆی بلەوەڕێنیتن، نێزییکی نەبیتەوە. لەبەرەوەش ئەو جا دەفەرمێ ئەلا وئین لكل مەلیک حیما، دەفەرمێ هەموو دەسەڵاتدارێک شوێنێکی مەحمی هەیە، شوێنێکی هەیە بۆ نمونە ماڵی بەرپرسە گەورەکان، هە لە دوورەوە علامەتی لێداوە نابێ ڕسمی لێ بگرێتن، نابێ لێی ڕاوەستی، نابێ وەچ کابرای گوتی لێی دابەزی بە پێیان بڕۆی. جار ئاگاتان لێبی دەسەڵاتداران ئەو شوێنەی کە مەحمیان کردو، ئەو شوێنەی کە پەرژینیان کردو، پاوانیان کردو، ئەگە لە بۆ بەرژەوەندی خەڵکی بیشتێکی دروستە. ئاگاتان لەو خاڵی هەبیت. ئەو دەسەڵاتدارەی کە شوێنێک پاوان دەکا و پەرژین دەکا بۆ بەرژەوەندی خەڵکی دروستە و ئیشکاری لەسەر نییە. چکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەندێک شوێنی پاوان کردبوون، بۆچی؟ بۆ بەیت المال و بۆ لەوەڕاندنی مەڕ و ماڵات و وشتری بەیت المالی، بۆی کە قەڵەو بێت و بیفرۆشتەوە. قازانجەکەی بۆ چێ بوو؟ بۆ خەلیفەی بوو؟ نا، بۆ موسڵمانان بوو. لەبەرەوەش دەجێڕنەوە دەڵێن ڕۆژێ چوو تەماشای هەندێک کوشتری زۆر قەڵەوی بینین. تیۆی چیە نەگوتیان یا عەبدوڵای کوڕتنەی ئەمیرەلمومینین، بانجی عەبدوڵای کرد. تی عەبدوڵا ئەو وشترانەی تو تەماشە دەکەم دەگە وشتری خەڵکی دیکە ئێ تو قەڵەوترن، تو وەڵڵاهی بابە دەنا ئەمی شەرۆکەوە خەڵکەی لەو مەڕعاو لەوانە دەیان لەوەڕێنم و تی ناگوتی ئی تو گوتی چەندی تەماشە دەکەم وشترەکانی تو ئازادن بۆ هەر شوێنێکی بچن، لەبەرەوەی کە ڕۆیشتن دەڵێنەوە وشترەکانی کوڕی خەلیفەی موسڵمانانن، وشترەکانی عەبدوڵای کوڕی عومەرن، لێیان گەڕن با بە کەیفی خۆ بلەوەڕێن، وشترەکانی هەموو پێفرۆشتن. جا گوتی کوڕم بە چەندت کڕیون؟ تی بەوەندەی بابە. گوتیەوە پارەکەی تو، پارەکەی وەوی داوە، قازانجەکەشی کە قازانجێکی زۆریان کرد هاویشتەوە بەیت المالی موسڵمانان. بەڵام ئەو مەحمیەی کە دەفەرمێ ئەلا وئین لكل مەلیک حیما، ئەگەر بۆ خۆی و بۆ هەوا و ئارەزووی خۆی و بۆ ماڵ و منداڵی خۆی و بۆ بەرژەوەندی خۆی بێ حەرامە. خوای گەورە لێپرسینەوەی لەگەڵ دەکات لە ڕۆژی دوایی. یعنی ئەو هەموو تەپۆلکە و مەپۆلکە و ئەو هەموو شوێنە سیاحیانە دەبینی کە داگیر کراون، بەشێکی محاسبە و بەشێکی لێپرسینەوە لە ڕۆژی قیامەت لەگەڵیان لەسەر ئەو شوێنانە دەکرێت. ئەو جا دەفەرمێ ئەلا وئین حیما الله مەحاریمە، چۆن هەموو بەرپرس و مەسئولێک شوێنێکی مەحمیان هەیە، وەلیلله المەثل الأعلى، دەفەرمێ خوای پەروەردگاریش هەندێک شت لایوی مەحمین، بەڵام ئەو مەحمیاتەی خوای پەروەردگار و ئەو شوێنانەی کە خوای پەروەردگار قەدەغەی کردوون زەوی و زار و شتیوالە نییە. چییە؟ ئەلا ئین حیما الله مەحاریمەه، ئەو شتانن کە خوا حرامی کردوون، ئەگەر ئەو حرامانەت کردن سنوورەکانی خوات شکاندوون، سنوورەکانی خوات بەزاندوون. تەواو کەرەکەی و دەرسێکی دیکە لێ دەگەڕین کە دەفەرمێ ئەلا وئین فی الجەسەد مضغە، بینە سەر بابەتی ئەمڕۆمان کە مەسەلەی ئەو شتانن کە ئیشتیباهیان لەسەرە، مشتەبەهون فی، یەکلا نەکراونەوە بۆ حەڵاڵ و بۆ حەرام. چوار خاڵی زۆر زۆر گرنگ هەیە بۆ ئەو کەسانەی کە بیانەوێ ئەوانەی کە مشتومڕیان لەسەر یەکلا نەکراونەوە یەکلایان کەنەوە. چوار خاڵ دەبنە هۆی ئەوەی کە ئینسان پەی بەو شتانە نەبات. ئەو شتانەی کە شوبهەیان لەسەرە
لێ حاڵی نەبێت. یەکەمیان چییە؟ عیلمە. یەکەم خاڵەگەر بتوێ ڕزگارت بێ لەو قەزیانەی کە شوبهەیان لەسەر و تووشی ئەو شوبهات و ئەو شوبهانە نەبی، دەبێ ئەهلی عیلم بی. یعنی لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەگەر باسی فەضائیلی فەضیلەتی عیلم و پلەپای عالم و ئەوانە بکەین زۆری دەوێت. بەڵام حتا لەو ئاەتانەی کە متەشابیه و ئەوانەشن، خوای پەروەردگار کە ئیستثنای زۆر خەڵکی لێ کردووە و زۆر خەڵک ناتوانێت، بەڵام ئیسپاتی ئەوەی کردووە کە ئەهلی عیلم لە ئاەتی متەشابیهش دەزانن. و ئامۆژگاری خەڵکیشی کردووە لە شتێک کە سەریان دەرناچێ بگەڕێنەوە لای ئەهلی عیلم. فاسألوا أهل العلم إن كنتم لا فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. أهل ذكر لێرانە بإجماع علماء أهل علم أهلی ئەو حرفەیە ئەو بابەتەیە کە تۆ پێویست پێیەتی. کەواتە خاڵی یەکەم ئەسبابی ئیشتیباه چییە؟ بوونی یەکلانەکردنەوەی ئەو شتانەی کە وأمور مشتبهات، یەکەمیان بێعلمیە. دووەمیان چییە؟ لێ حاڵی نەبوون، قلة الفهم، لێ حاڵی نەبوونی بابەتەکان. جاری وا کابرا علمیان هەیە، لە علمەکەی هەموو خوێندنی هەموو علمەکەی تەواوکردن، بەس ینی فەهمی نیە، فەهم لێ حاڵی نابیتەنەها. جاری وایە تەڵەبەیەکی زیرەکە مامۆستا 15 جاری لۆ دووبارە دەکات وەر لێ حاڵی نابێت، چی لێ دەکەی؟ قووەتی ئیدراکی ئەوەی نییە مەسەرەن ئەو دەلیلە دابەزێنێتن بەسەر ئەو وەزعی دابزانی داخۆ ئەو دەلیلە بۆ چەند دەرێ یەکلا دەکاتەوە. خەلەل لە فەهمەکەیدا هەیە. ئەوش موسیبەتێکی زۆر گەورەیە. یعنی علم بەتەنها فریای ئینسانی ناکەوێت، دەبێت فەهمیشی لەگەڵدا بێتن. خاڵی سێیەم کەموکوڕی لە لێوردبوونەوە و فکر لێکردنەوەی تەدەبڕ. خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها. تەدەبڕ یعنی چیانی؟ تو ئاوا دانیشی فکری لێ بکەیەوە ئەو ئاەتە بۆ ئاوایە، ئەوە بۆ لە پێشەوە هاتووە، بۆ لە پشتەوە هاتووە، ئەوە مەبەستی لەو قەزیەی چییە، دەبێ مەبەستی چێ بن. ناکرێت ئەتو مەسەلەن هەر ئاوا بەسادەی بچێ ناو بابەتەکان، چکە تو یەکلاکردنەوەی قەزیەی ئەو شتانەی کە یەکلا نەکرانەوە بۆ حەڵاڵ و حەرام تۆزێکی دەوێت. و لە هەمووی خەتەرتر خاڵی چوارەم چییە؟ سوء القەصد، یعنی بە نیەت خراپی، هەر لە ئەسڵدا بە نیەت خراپیەت و مامەلە لەگەڵ ئەو بابەتە بکەی، هەر لە بیدایەتەوە تۆ یەکلایکەوە بۆ لای حەڵاڵەکەیدا. دلیل هەبێ نەبێ، مادام لەگەڵ هەوا و ئارەزووی تۆ مەسەلەن ئێستا تەماشا دەکەی، ئەو سوئی قەزدە ئەوڕۆ زۆر دەبینرێتن بەداخەوە. دەڵێ دەبینی کابرا جەژنی بەناو دایان ناوە لە دایکبوونی مەسیحە عەلەیهی السەڵات وەسسەلام. و لە شەریعەتی ئێمەدا ئەو شتانەی کە بەتایبەتی ناویان لێ ناوە جەژنی دینی و ئەوانات و بۆ دروست نیە بچی لێی دانیش. ئەوەی تەماشا دەکەی جاری وا هەیە شەخسێک کە لە جلوبەرگێکی مامۆستایەکی ئاینیە دەچێت لە جەژنەکەیان دادەنیشیت و خەڵکێکی دەگەڵە خۆ دەبا و ئەوە بە سوئی قەسدە. ئەوە دلیل هەبێیان نەبێ کە حەرامیان حەرام نییە، دەڵێ کاکە ئەمە ئەوە دینی ئیسلام زاچت بۆ دینیتەوە مەسەلەی پێکەوە ژیان و ئەوانە هەمووی لەسەر سەری خۆمان دادەنین، هەموو قەناعەتمان پێیەتی، هەموو بەڵگە و دلیلی زۆری لەسەرن، چاکەشیان لەگەڵ دەکەین، سەردانی نەخۆشیشیان دەکەین، کەسێکیان لێ بمری دەچین مەسەلەن دڵنەواییان دەکەین. بەس ناکرێت ئەتۆ حەقایقی دینی خۆت وەلانێ لە بۆ ئەو قەزیە بە سیاسەتکردنی قەزیە شەرعیەکان.
لەبەرەوەش ئەو سوئی قەسدە زۆر ئەوە ئێستا لە وڵاتێک لە وڵاتە عەرەبیانە لەو ماوەی زەجێکی زۆری لێدرێت یەکێک لەو بەناو عالمانە کە عالمیشە علمیان هەیە بەس ئەو سوئی قەسدە بەس بۆ ڕازیکردنی دەسەڵات دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنی دەڵێ زۆر تەبیعیە خەڵک ئازادە ئەگە خەڵک هەموو گوتی میرات دەبیژن و پیا وەکو یەک بێتن با وەکو یەک بێتن هیچ ئیشکالمان نییە ئەم دەزانمە تو ئیشکالت نییە بەس خوای گەورە پێڕازی نییە وەرە قەزیەی میرات خوای گەورە بۆ پێغەمبەرانیشی لێ نەگەڕاوە قەزیەی میرات ئیجتیهادی پێغەمبەرانیشی وەلاناوە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بۆ خۆی نوقتەی لەسەر حرف داناوە لە غەیری بابەتێک دوو بابەت نەبێت دەنا هەمووی بە ئایەت تەسبیت بووە چۆن دەکرێت ئەتو بڵێ وەڵاوە بەس بۆی کە خەڵک لێت ڕازی بێ و سیاسیەکان لێت ڕازی بن و ئەوە جا ئەو سوئی قەسدە زۆر لە هەمانیان خراپترە جاری وایە برا بەڕێزەکانی خۆم ئەو سوئی قەسدە یعنی عینادیەک دروست دەکا کابرا دەبینی دەبێتە مناقەشەی دوو کەسان کابرا دەیان ئایەت و حەدیسی بۆ دینی تۆ تەقەی سەری دێت لەسەرەوەی خۆی بەردەوام دەبێت بۆ شوبهەیان تێدا ماوە یەکەمیان ئیشتیباهە لە دەلیل دلیل چییە؟ ئەو حەدیسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ نمونە ئیشتیباهەکە لە حەدیسەکەیدایە حەدیسەکە صحیح نییە بە ڕێگایەکی تەندروست کە عولەمای حەدیث دایان ناوە حەدیسەکە سابت نەبووە خەلەل لە حەدیسەکەدا هەیە جا یان خەلەل لە مەتنەکەدا هەیە ها یعنی لە ئەسڵی ئەو بابەتەی ئیشکالاتی زۆری تێدایە یان ئەو ڕاویانەی کە حەدیسەکەیان ڕیوایەت کردووە خەلەلەکە لەوانە بۆ نمونە عالمێک کە تابعیشی نەبینیون دەڵێ حەدەثەنا عەبدوڵڵا ئیبن مەسعود بۆ نمونە ڕاست حەدیسەکەی بەرز دەکاتەوە بۆ عەبدوڵڵای کوڕی مەسعود کە یەک دنیا خەڵک لە مابینیوە کە کەسی نەبینیوە کەسیان نەبینیوە یانەوەتە ئیشتیباهەکە لە چدایە لە انطباق الدلیل على المسألة ئەو دلیلە دلیلێکی تەندروستە بەڵام بۆ ئەو شوێنەی ناشێت کردوێتی بە دلیل لۆ خۆشی دەجێڕنەوە دەڵێ کابراک چۆتە لای نەفەرێکی تەلاقی کەوتوون ئەوش گوتی کاکە تەلاقی ئەوش گوت کاکە تەلاقی نەکەوتوون چۆن تەلاقی نەکەوتون بەچی دلیلێک ئەوش گوتی چ لە سوورەتی ئیخلاص دەکەیت کاکە سوورەتی ئیخلاص و ئەوانە ثلوثی قورئانن بەڵام بۆ مەسەلەی تەلاق ئیستدلالی پێ ناکرێت ئەو قەزیانە دەبێ ئەو دلیلە بۆ ئەو شوێنە بشێت کە دەینە سەر ئێستا دوو دلیلی زۆر گرنگ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوو قەزیەی کە ئیشتیباهیان لەسەری بۆ چۆنیان یەکلا دەکاتەوە ئەو جا برا بەڕێزەکانی خۆم وەکو گوتم یەکەمیان جاری وایە ئیشتیباه لە ئەسڵی دلیلەکەیە دووەمیان لە انطباقی دلیلەکەیە على المسألة دابەزاندنی ئەو دلیلەیە بۆ سەر ئەو بابەتە کە جێی مشتومڕ و جێی یەکلا نەکراوەتەوە بین دوو پرسیار دەکەین برا بەڕێزەکانی خۆم لەو ئیشتیباهی دلیل و ئەوانە هەر هەندە بۆمان هەیە بڵێن ئایا ئەو حەدیسە صحیحە یان صحیح نییە ئەگەر حەدیسەکە صحیح بوو دەبێت تەسلیم بی وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيارة من أمرهم أتو هر هەندە بۆ تێ لە دلیلەکە بپرسێکە دلیلەکە وارد بوو دلیلەکە شوێنی خۆی يعني هیچ ئیشکالێکی لەسەر نەبوو ئەهلی حرفە قسەیان لەسەر کرد بۆ حەدیسەکە بۆ نمونە لەو سەردەمەی خۆمانە و حەدیسانەی کە شێخی ئەلبانی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت و خوای گەورە بە بەهەشتی پان و بەرینی شاد کا و لە کەم و کوڕیەکانی خۆش بێ ئەو حەدیسانەی کە ئەو قسەی لەسەر کردوون لە لای هەموو عولەمای ئەمڕۆکەی سەردەمی ئێمە مەقبولن لەبەر ئەهلی بابەتەکەیە با مەسەلەن لە هەندێک تێڕوانی نوشتوالە لەگەڵ فڵان و فیسار و ئەوانە شتێک نەکاتەوە بەڵام لەو قەزیەی قسەی جێی ئەعتیبارە کە زانیت حەدیسەکە حەدیسێکی صحیحە ئەتۆ دەبێ ئەو قەزیە جاگە بەلای حەڵاڵی دایەکلا کردبێت یان بەلای حەرامیدا دێ سەر خاڵی دووەم خاڵی دووەم چییە؟ ئایا ئەو حکمە ئەو ئیستیدلالە دەیگریتەوە؟ ئەگە گرتیەوە ئەوە
بەبێ ئیشکال دەچێتە بابی حەڵاڵەکان ئەگە حەڵاڵی کردبێ ئەگەر حەرامیشی کردبێ بەبێ ئیشکال دەچێتە بابی حەرامەکان و کۆکاتکەواتە لەو نێوەندەیدا نامینەوە شتێک بڵێ وڵات تا ئێستانەکە فڵان کەشتە کە جێی شوبهەیە یەکلا نەکراوەتەوە بۆ عولەما حەڵاڵیان حەرامە. بەڵام ئاگاشتان لێبێ لە نێوان عولەمادا ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئیشکالێک هەیە کە ئەو ئیشکالە چیە بابەتێکە لەوانەیە لای بەشێک لە عولەما حەڵاڵ بێ لە لای بەشێکی دیکە حەرام بێ. ئەوەش چییە؟ ئەوەش تەساهول و یان فەهم و حاڵیبوونی ئەو عالمانەیە بۆ ئەو دەلیلانەی کە قسەی لەسەر دەکەن. قسەی لەسەر دەکەن. ئێستا بۆ نمونە ئەو ئیختلافی مەذاهب ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ لەسەر چیە؟ لەسەر ئەسڵی دەلیلەکانە. جارێ ئەسڵی وایە دەلیلەکەی هەپێ نەگەیوە لەوانەیە ئەو دەلیلەی کە لەلای ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ صحیحە لەلای ئەبوو حەنیفەیان لەلای ئەحمەدیان لەلای مالیکی ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ جێی شوبهە بێت. ئەسڵی خلافەکەیان لێرە دروست بووە. دەنا قەزیەکانی دیکەی کە مەسەلەن ئەوەی کە بە دەلیلی وەچی گۆتی قەطعی الثبوت و قەطعی الورود و پێداوەرە هەمووی ثابت بووە خلافیان نییە. کەس نهاتۆ بڵێ وەڵا دەست و نوێژ دەست و چاو و باسک و لاق شۆردنی لەگەڵدانیە ئەهلی سونە و جەماعە. کەس نابینی و بڵێ وەڵا بۆ ثەباتی دەست و نوێژە دەبێ بچێ غوسڵێ بکەی. کەست بینیوە لە فوقەها و قسەی بکە؟ نا. بەڵام لە قەزایی دیکە هەندێک شتی دیکە وردەکاری هەیە ئەو خلافەیان بۆ دروست بووە ئەویش لەسەر ئەسڵی دەلیلەکانە. لەبەرەوەش ئەو زانایانە زۆر لە خواترز بوون. لەبەرەوە ئیمامی ئەحمەد ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە لە زۆر شتدا دەفەرمێ ئەگەر ئەو قەزیە بە دەرکەوت حەدیسی پێغەمبەری خوای لەسەر عەلەیهی سەڵات وسەلام من پاشە گەز دەمەوە لە ڕەیەکەی. ڕەئی من بە دیواری دادەن. ڕەئی من کوڕە هیچ نییە تەعەسسوبتان نەبێ لە بۆ ڕەئی من. ئیدا صح الحەدیث فهو مذهبی. ئەگەر حەدیسەکە وارد بوو صحیح بوو مەذهبی من ئەوە. ئەوە نەبوون بێن یعنی هەندە ئەوە بن بڵێ وەڵا کابرا لە بۆ ڕەیەکی خۆی مناسەڕەی ڕەی خۆی حەدیسی پێغەمبەری خواوەلانێ حاشا وەلیللا. زۆر لەوەی گەورەتر بوونەوە عالمانە. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ومن وقع في الشبهات أي فعلها وقع في الحرام. علەما دوو مانایان لێداونەوە. یەکەمیان دەفەرمێ أن ممارسة الشبهات حرام أن ممارسة المشتبهات حرام. يعني ئەو کەسەی کە گوێ نادا بە دەلیل و بەڵگە و ئەوانە ممارەسەی ئەو شتانێک کە شوبهەی تێدایە گوێ ناداتێ دەڵێ کۆرە دەی مادام خۆ لە هیچ ناپارێزی دەڵێ حرامێکی ئەنجام داوە ئینسانەی. بەشی دووەمیان دەفەرمون أنه ذريعة إلى الوقوع في الحرام. دەفەرمێن ئەوە ڕێچکەیەکە ڕێگایەکە بۆی کە کابرا تووشی حرام بێتن. وەکو نمونەکەی کە هێناوە کە الراعي يرعى حول الحمى. ئەتۆ هەر خەریکی شوبهات بی هوردە هوردە تەماشە دەکەی لەو لای کە شتێکی گوماناوی لێ بەڵام لەو لای شتێکی دیکەیە کە زەقە و حرامە کە لەو لای کابرا لەوە ڕاهوردە هوردە دێتە ئێرانەش. زۆرمان دەبێ ئاگا لەو قەزیانە بی و لە شەرعدا هیچ شتێکی عیبە نییە. یعنی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لەوەی کردووە ئینسان تەمەتوع بە خێزانی خۆی بکاتن لە کاتی کە لە حەیزدایە لە نیفاسدایە دەفەرمێتن بە ئیزارێک ببەستێتن لە ناوچیەوە تا ئەوەکەی خۆ عولەما زۆر قسەیان لەسەرەوەی کردووە. قەزیەکە چییە؟ خۆ قەزیەکە تەمەتوع بە حتا خێزانت کە لە حەیز و لە نیفاسیشدا بێتن تەمەتوع بەس جیماعی لەگەڵ نەکرێتن ئەگەر لە حەیز و نیفاسیشدا بێتن دروستە. بەس بۆ نەهی لێ کردووە ئەو یوشک ئەی یەقع فی. وەکو ئەو حەیوانەی وایە کابرا کە دانی جاری وای لەوانە خۆی پێڕانە گیرێ جیماعەکەی لەگەڵ کات و تووشی حەرامێک دەبێت. ئەو زۆر گرنگە و قەزیان ئینسان ئەوەیان بکاتن. برا بەڕێزەکانی خۆ لە کۆتایی دەرسەکەیدا ئەو دوو بابەتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ یەکلای کردوونەوە با بزانین داخۆ چۆن یەکلا کردوونەوە. دەفەرمێ لە
صحيح بخاري ده هاتو عائشة رضا ورحمة خوالي لسر بي بومان دجيريت ودفرمي أن قوما أتوا إلى النبي صلى الله عليه وسلم وقالوا ذات ما شك نساء من زور خلق بينيوه نك إيزو لك ونصرانيا كان ألو قصاباني خومان كابرا قوشتي ناكريت ولا نزانم داخو بسم الله لسر كردويان نكردوه زابزان داخو تسن كال فهم وتسنى حالي الإسلام دفرمي أن قوما أتوا إلى النبي صلى الله عليه وسلم وقالوا خلشك هاتنا لاي بيغنبري إخوة عليه الصلاة والسلام قلت يان تيان قلت يا رسول الله أي بيغنبري إخوة عليه الصلاة والسلام إن قوما يأتوننا باللحم خلشك قوش ما بودين إيه لا ندري أذكروا اسم الله عليه أم لا نزانين داخوا كأو حيوانيان سر بالريوا ناوي خوان لسر هناويان لسر نيناوا شبهة كلي رسيا ولا تأكلوا مما لم يذكر اسم الله عليه نص آياته شتيك نخون كناوي خواي لسر نهات بتايبتي وش لسر براوانا ئێوانیش دەڵێنی پێغەمبەری خوا خەڵکێک گۆشتمان بۆ دێنێ نازانین داخوا ناوی خوایان هێناوە یان نەهێناوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەسڵی شوبهەکەی چییە؟ ناو نەهێنانی ناوی خوایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەقال نەیگۆ وەڵات چێیە و چێ نییە و ئەوە نوێژان دەکات نوێژان ناکات جوولەکەیە نەسڕانیە چێیە چکە مەدینە هەموو خەڵکی تێدا ژیاوە فەرمووی سەموا ئەنتم وكلوا تواو أنجو بلين بسم الله وبيخون كوتاي بقضيكي هنا أو ذات التماشى كداش إيمان داران سيدا فرمي قالت له داش إيمان داران يعني إجا كسيك أمن أون ديك لي حالي من لو حديثك آوايا يعني إجا كسيك توزع فهمي هبي لدين وشار زابية تنتاز يعني أو برسياران ناكا أو اشتيكن كز يكلابو ينوا ده فرمي كانوا حديث عهد بكفر تازە مسلمان بوون هێشتانەکە هیچ فەهمێکیان نەبوو لە دین و لەوانە ئەوە ڕوو کابرا کە بەناوی ئەوەی کە زۆر عەلە ئەساس دیندارە و زۆر ئەهلی دەلیل و بەڵگەی ئەواچی ئەو قەزیانە دەکات کەچی عایشە دەفەرمی ئەوانەی کە ئەو شتانەیان دەکرد حەدیث و عەهدین بکوفر تازە مسلمان بوون هێشتا کۆچیگە تۆز و غوباری کوفر و ئەوانەیان هەر لەسەر شانی بوو ئەوانە ئەو قەزیەیە مەجالی تێدایە مادام مەجالی تێدایە بە بسم الله کردنی تو یەکلا دەبێتەوە بۆ لای حەڵاڵەکان بیخۆ بالفعل لەوانەشە کابرا بسم الله لەسەر نەکردبێ لەوانەشە بسم الله لەسەر کردبێت نەهاتووە لایەنی تەشەدودەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بڵێ بڕۆ فڕەیدەن بیهاتنە ناو ئەوەی ناوی چییە ناو مەزبەلەی و کابرا مەسەلەن شت زۆرە باسی کەین بەڵام بابەتەکە درێژ دەبێت فرمودەی دیکە بەلای حرامەکەیدا یەکلا کردوتۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو یەکیان بەلای چدا بوو بەلای حەڵاڵەکەیدا ئەها یەکێکی دیکە لەو نمونانە ئیمامی عومەر ڕۆژێک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەو کاتەی وەچێستا نەبووە خەڵک تەئسیساتی ئاوێ بکات بە بۆڕی و بە هەڵا و بەزم و قەترە ئاوەکنێتن ئەو کاتەی میزاب هەبووە ئەو بۆڕی دایان ناوە و جا سەرشۆر بووە جاری وایە کابرا منداڵیان لەوێن دەرێ میزی منداڵی پێدا هاتووە سڵکاوی ماڵی پێدا هاتووە ئاوی خاوێنی پێ هەمووشتی پێدا هاتووە لەگەڵ سەحابەیەکی بە بن دیوارەکەیدا دەڕواتن پشکە ئاویان لەو میزابەی پێدەکەون ئەویش ڕادەوەستی ساڕێ ئەو ئاوە پیس بوویان خاوێن بوو ئیمامی عومەر دەڵێ قسە مەکە خاوێن بوو بڕۆ با بڕۆی چی ئاوا لە خۆتەوە دەکەی زاهیرەکەی خاوێنە و پێویستە کات جا بڵێ ئەرێ ئەوە چی بوو ئەوە چەند بوو ئەوەی ناوێت ئەو تەساهول و موسامەحەیە لەو بابەتانە ضرورە ئەو جا لە فەرمودەی دیکە و کۆتایی دەفەرمێ عەدی کوڕی حاتەم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ یا رەسوول الله ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئینی ئورسل کەلبی و ئوسەمی عەلەیه دەفەرمێ من سەگی خۆم جا سەگ ئایا ئەو سەگەن کە معلەم بوون ئەوانە معلەم یعنی چی
یعنی تەدریبیان پێکراوە بۆ ڕاوکردن. جا تاژیش هەلە سنفی سەجیە ئامۆزان یان پورزا یان ئامۆزا یان خاڵۆزا هەمووی لەو سنفانن. دەفەرمێ فأجد معه على الصيد كلبا آخر کە دەچم ئەو سەگەی من نێچیرەکەی گرتووە نێچیرەکەیان کوشتووە بەڵام لەگەڵ ئەو سەگەی من سەگێکی دیکەش لەسەر نێچیرەکەیە. ئێوە شوبهەی دروست دەکات. حەڵاڵە یان حەرامە؟ ئەها گوتمان نابێشت لەو نێوەندەیدا بمینیتەوە بڵێ وەڵا لێی گەڕێ هەرجێ شوبهەیە قسەی لێ مەکە. نە دەبێت لایکەیەوە حەڵاڵە یان حەرامە. دەفەرمێ لا تأكل لێی مەخۆ لێی گەڕێ. بۆ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو نافەرمێ بۆ بەس پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەلیلەکەی دەداتێ کە یەکلای دەکەیەوە ئەو شتێک کە شوبهەی لەسەرە دەبێت دەلیلەکەی بدەیێ بەچی لایدا دەکەوێتن. دەفەرمێ إنما سميت على كلبك ولم تسمى على غيره. خۆی کە ئەو سەگەیەوە دەکەی دەڵێ بسم الله کە تیرێ داوی دەڵێ بسم الله کە تفەنجێ داوی دەڵێ بسم الله. ئەوە لە جیاتی چییە؟ لە جیاتی بسم اللهی کردنی سەر بڕینەکەیە. دەڵێ تۆ بسم اللهیت لەسەر سەگەکەی خۆت کردووە کە ئەو حەیوانەی دەگریتن. بسم اللهیت لەسەر ئەو سەگەی دیکە نەکردووە تو ناشزانی ئایا ئەو سەگەی تو ئەو حەیوانەی گرتووە کوشتویەتی یان ئەو سەگەی دیکە. لەبەرەوە لێی گەڕێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فتوای لەسەردا بۆی کە ئەوە لێی بگەڕێتن لەبەر چی؟ لەبەرەوە مەگەر داخیلی ئەوەی بێ کە ئوهیلە لغەیری الله یان کە منخەنیقە بێتن یان هەر شتێکی دیکە بێتن مادام ئەو شوبهەی تێکەوت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پێچەوانەی فەرموودەی دیکە لێی حەرام کرد کە بەلای دانەچێت و لەبەرەوەی ئەو ئیشتیباهەی تێکەوت. لە کۆتاییدا لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە کە عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.